مامۆستایانی بەڕێز برایانی بەڕێزم خوشکانی بەڕێز ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. بەڕاستی خۆشحاڵم لە ئێوارە کۆڕێکی ئاوا کۆ ببینە کە کۆمەڵێ برا و خوشک کاتی خۆیانیان تەرخان کردبێ بۆ لە خزمەتی قورئانە بن، لە خزمەتی فەرموودا بن، لە خزمەتی ئادابە بن. و بەڕاستی زۆر سوپاسی هەر لە بەرپرسی مەڵبەند بەشی پەروەردەی مەڵبەند ئەو مامۆستا بەڕێزانەی کە بەشداریان کردووە ئەو قوتابیە بەڕێزانە و خوشکانە کە حەقیقەت هەر کات لە ئێمە کاتێک خوای پەروەردگار عەزە وەجەل سەرقاڵی کردین بە دینەکەی خۆیوە، ئەنجا ئێمە سوپاسی خوا بکەین. کات ئەو کاتێ بۆ خوای سەرف بکەی، پارە ئەو پارەیە بۆ خوای سەرفیکەی. ژیان شەو ڕۆژ ئەگەر ئینسان خوا یارمەتی بدا، خوا منەتی بکاتە سەرە، بەوە سەرقاڵ بوو بزانە ئەم عەبدە لە لای خوای گەورە ڕێزێکیە. جا من زۆر خۆشحاڵم و دەستخۆشیشتان لێ ئەەکەم بە خوای پەروەردگار ئینشاءالله موفەقی هەمومان بکاتۆن برا خوشکانش بۆ ئەوەی کە باقی قۆناغەکانش بەسەرکەوتووی لەگەڵ علمە داوا بکەین ئیخلاص و عەمەلیشمان هەبێت. ئامین یا رب العالمین. ئەو بابەتەی کە عنوانێکی ێژگار گەورەیە، بەڵکو عنوانەکەی تەمەن هەمووی ئەگرێتەوە کەیف تحصل على رضا الله. ئینسان چۆن نەتوانێت ڕەزامەندی خوای پەروەردگار عەزە وەجەل بەدەست بێنێت. من پێشەکیەکەی کە ئەمە پێم وایە بەشی دەورەیەکی 12 محاضەرەیە، بەڵام ئێستا لێرە هەوڵدەم لە نیو سەعاتێک ئەگەر توانیم یا کەمتریش بەس ڕئوس نقاتەکانی بگەێنم، ئەوە فەضڵی خوای گەورەیە. و دووەمیش هەر ذیکرایەکە بۆ هەمومان کە بە خۆمانە بچین و ئینسان جاری وا هەیە فەرمودەیەک ئەبیسێت پێشتر باش لەبەری بووە، بەڵام ئەو کاتە لەوە چێ هەنگاوێکی زیاتر بەرەو پێشوەی بەرێت. مقدمەکەی بە دوو یاسای علمی دەست پێ ئەەکەم کە خوشکە بە ڕێزەکانم براکانم، زۆر زەرورە تاکی موسڵمان بزانێ غایەتی چییە و هەدەفی چییە. غایەتی تاکی موسڵمان لەگەڵ هەدەفی موسڵمانە لێک گیان نەکەینەوە، هەنگاوەکانیشمان لە ژیانە دوایی بە تێکەڵ و پێکەڵی دەست پێ ئەکات. ئەم قسەم مەبەستم چییە کە غایەت و هەدەفی خۆمان لێک جیاکەینەوە. هەموو موسڵمانێک پرسیارت لێ بکە بڵێ کاکە غایەت چییە؟ غایە برا خوشکەکانم بریتیە لە کۆ تا شتێ بگەی پێی، نەگەی پێی یانی ئینسان لە تاقیکردنەوەکە پێی خلیسکاوە، کەوتۆتە خوارەوە، خەسارەمەندە. بەڵام هەدەف نەشگەی پێی ئەسبابت بەکار هێنابێ و نیەتت پاک بێت تۆ سەرکەوتیت. شەرت نییە ئینسان بگاتە هەدەف لە ماوەی نەکانە ڕوون ئەبێتەوە ئەمە بۆمان. کابوو پرسیار بکرێت لە ئێمە لێرە ڕۆشتینە دوو دەرۆ ئیزافەیە بێ بۆ ئەو برا خوشکانەی کە لەو دەورە بەشداریان کردو و کتێبانیان خوێندووە، ئەمەشی بۆ بخەنە پاڵ ئەو کتێبانە بڵێ غایەتی تاکی موسڵمان لە ژیانە چیە؟ ڕیضە الله. غایەتی ئێمەوە تا خوا لە خۆ ڕازیکەین. ئەم قسە زۆر شت هەڵاگرێ. من کاتێ ویستم خوا لە خۆم ڕازی بکەم برا خوشکەکانم، جاری وایە ئەو کەسەی کە زۆر هەیبەتی لە بەرچاوی تۆیە، ئەو کەسەی زۆر خۆشەویستە و تۆ زۆر قەرزاری ئەوی وەکو بەشەر، پێویست کا لە پێناوی خوا دڵی بڕەنجێنی ڕەنجێنی، چونکە بۆ ئەبێ خوا لە خۆت ڕازیکەی لەو خاڵە لەو چێ ئەو کەسە لەسەر حەق نەبێت. ئەو کەسەیش زۆر بێتاقەتی کردویت و زۆر حەقت لەسەرێتی و زۆر ستەمیشی لێ کردویت، لە هەندێک خاڵە وا پێویستەکە دیفاعی لێ بکەی بە دیفاعی لێ بکەیت، چونکە جاری وای خوا لە تۆ ڕازی بێ لەگەڵ حەقا بیت. کابوو ئەمە قورسە و ئیشکردن لەم هەنگاوە قورسە. کابوو غایەتی ئینسانی موسڵمان تاکی موسڵمان ڕیضە الله. غایەت و تا خوا لە خۆم ڕازیکەم. هەموویشمان ئێستا ئەم کۆبوونەوەی خۆمان سەبەبێکە لەو سەوبانە بە کاری بێنین خوا لە خۆمان ڕازیکەین. بەڵام خوا بەشی لە ئینسان ڕازیە بێت. خاڵی یەکەم بتەجرید الإخلاص لله سبحانه وتعالى. ئینسان ئەبێ خۆی لەبیر بکات. ئینسانی موسڵمان تاوەکو خۆی بەشیەک بێ، نەفسی خۆی کەسایەتی خۆی بەشیەک بێ لە دڵ یا لە ئیشکردنیا، با بزانێ نییە لەسەر ڕێگای ڕازیبوونی خوای پەروەردگار. خۆڕوونەم قسەم کابوو خاڵی یەکەم خۆ لە بیرکردن. ئەمە مەسا سەید خوا بە شەهید وەری بگرێت. قەولێکی وتە من لە زۆر شوێن باسم کردو، ئەفەرمێت لا يصلح لحمل هذه الأمانة الكبرى من بقي في نفسه لنفسه رب. شایستە نییە بۆ هەڵگرتنی ئەم ئەمانەتە گەورەی ئیسلام، دیتنی پێغەمبەران لە پێشۆمانە سەدیقین و شوهەدائن، شایستە نییە کەسانە هەڵگری ئەم ئەمانەتە گەورە بن
كسيك من بقي لنفسه في نفسه إربع حاجة كسيك يشتن بشي نفسي خوي لنفسي خوي ما بيت كابو تماشاك بزاني خوي لكويا تماشا نكا برجواندي مسلمانان لكويا برجواندي إسلام لكويا إيشكا بشي برو بيشو أروات تماشاك بزانم أمشا بريتية لا دجايتي كردني توحيد بو إنسان كاتي خوي كوتناو إيشكوا گەورەترین عالمی قورئان بە لە دنیا پاداش وەرەگری لە قیامەتە خوا پەنامامدا نەخێر گەورەترین بەخشندە بە لە دنیا پێتەوترێت جەواد لە قیامەتە نەخێر گەورەترین مجاهد بە ئیشی گەورەت کردبێ بۆ ئەوە پێوتێ جەری چاو نەترس تەواو کابوو ئەمەیە ئاسان نییە کەوابوو ئینسانی مسلمانە بێت لە خوا بپاڕێنەوە خوایە وامان لێ بکە ئێمە چاوەڕێی پاداش تەنها لە تۆ بکەین هەنگاومان تەنها لە پێناوی تۆیا بێت بڕیاریشمان بە پێی شەرعی تۆ بێت چونکە بۆ کا فەرمێ ئینەمە الئەعمال بالنیات عەمەلی ئینسانی مسلمان ئەبێ نیەتت خاص بۆ خوای رب العالمین بێت پاشان بەشی دووەمان متابعة النبي بتجريد الإخلاص لله سبحانه وتعالى ومتابعة النبي كابو ئێمە هەمومان ئەو نمونە سادەمان بیستووە کە ڕۆژێکێ لە پیاوچاکان پیاوێکی صالحی بینین لە شوێنێک دزی سێوێکی دزی ئەڵێ لەگەڵ نەفسی خۆمە بوو بە قسەم تۆ بڵێ ئەم پیاوە شتی وا بکات دزی بکات تاوەکو متابعەم کرد دوایی بینیم کردیە خێر پرسیارم لێ کرد ئەوە بۆ وات کرد من باوەڕم بە خۆم نەئەکرد وتی من تاوانێکم کرد سێوێکم دزی بەڵام 10 سەدەقەم دەستکەوت کردمە خێر ئەوش ئالەویا ئەو فەهمەی ڕاست کردووە کە چییە العمل للإسلام لا يبرر مخالفة الإسلام ئیشکردن بۆ ئیسلام قەت ڕێگات نادا مخالفە ئیسلام بکەی من لەم شارەیە خوشکی گوتیانە بێ قورئان بزانێ جائز نییە لە ژوورێ بە تەنها دەرزی قورئانی پێ بڵێمەوە کەوابوو ئەبێ چی بکەین ئەو ئیشەی کەیکەین من عمل عملا رسول الله فەرمێ صلى الله عليه وسلم من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد مردودة أو عمل الرد أكريته ئیشی ئێمە خوا دینی خۆی سەر ئەخات چەند سەواب لە ئیسلامە گرانە چەند گرنگە کردەوەی بچوو گەورە ئەکاتۆ ئەوەنەش مقابل بەوە سەواب چەند ئیخلاص مهمە ئەوەنەش سەواب کەوا بوو ئیشی نیەتی باش ئیشی ناشرین جوان ناکات نیەتی باش بیدعە ناکا بە حەسەنە ئەبێ ئەوەی ئێمە کەوا بوو ئەتەوێ ئەم دینە خوا لە خۆمان ڕازیکەین ڕێگاکەوەتە یەکەم بینی خۆمان و خوا چاکەین دووهەم شەرعی خوا جێبەجێ بکەین لە ژیانی خۆمانە بۆیە قورئانیش پێمانە فەرمێت قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله كي أيبي خوا خوشي بيت باش شويني رسول الله بكي صلى الله عليه وسلم كي أيبيت أهلي طاعة بي با اقتدام كاتب پیغمبر صلى الله عليه وسلم لهمو كزيات القرآن جێبەجێ کردووە پاشان ئێمە کە ئەڵێ ئینسان صاحبی نفسی خۆی نەبێ قورئان چیمان پێ فەرمێت ومن الناس من يشري نفسه ابتغاء مرضات الله يشري لێرە بە معنای يبيع هەندێ لە خەڵکی نفسی خۆیان ئەفرۆشن بە مەبەست بە نیەتی خوا لە خۆ ڕازیکردن عەزە وەجەل خوا لە خۆ ڕازیکردن ئەی باشە کێ ئەیکڕێت إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة أم بازارا أم كرينو فروشتنا قضيك يجار قورية تنها فضلك إخوائي بو إيمان داران خلق بي باورك چند دولمن بن چند كرسيان برز بي چند ناودار بن چند دسالاتيان لعرزو لا أمرك بالامتاري آسمانيشان بدسو بيت ئەم معاملەیان نەبێت لای خوا بێ وەزنن بەڵام مانا و حکمەتی ئاەتەکە چییە بۆ ئێمە برا بەڕێزەکانم خوشکەکانم پارچەیەک خانوویەکت هەیە چەند دڵت پێخۆشە ئەو دەقەی کە تۆ فرۆشت ساحێبەکەی ئازاد ئەیدا بەکرێ ئەیدا بە هەدیە ئەیکا بە سەدەقە ئەی ڕوخێنێ خاریتەکەی تێکەدات تۆ بۆت نییە قسە بکەی لله المەثل الأعلى سیارەیەکی شەروەها بە هەمان شێوە هەموو شتێ کە لە مڵکی تۆ دەرچوو ئێمە سەرڕای ئەوەی عەبدی خواین خۆمان فرۆشتووەتە خوا بۆمان نییە چاومان دڵمان نەفسمان سیاسەتمان ئیعلاممان حرەکەتمان بۆمان نییە مخالەفەی خوا بکەین ئەوەیە مەسەکە
کە تۆ نەفست ماڵت فرۆشتە خوای پەروەردگار ئەبێ پارە بەو شێوە دەریکەی خوا ئەیەوێ بەو شێوە سەرفیکەی خوا ئەیەوێ چونکە هی من و تۆ نییە کۆ لە ئەسڵی شەهەری خۆمانی خوا خالقمانە بەڵام ئەمە جەختکردنەوەیە لەسەری کە ئەو خوشکی ئازاد نییە چۆنە ڕواتە دەرۆ بەچی لیباسێک بە چ شێوەیەک چۆن خۆی ئەڕازێن تۆ چی لەبەر ئەکات لە ماڵیە لەگەڵ مێردیە چۆن تەعامل ئەکات لەگەڵ ئەولادی خۆیە لەو کەناڵانەی کە لە ناو ماڵەکەیە بەکاری ئەهێنێت هەروەها برایەکیش لە هەنگاوەکان کابوو ئەم ئایەتە کە تۆ لە ماڵتە هەر ئیماندارێ خۆی بە صاحێبی ماڵی خۆی بزانێ و بە صاحێبی جسمی خۆی چۆنی بێوە کاری بێنێ ئەمە لەم سلعەبێت تۆ بە بکاو بگەڕێتە دواوە پاشان بە سەریعش بڕۆمە سەر هەدەفمان چییە ئێمە زۆر کەڕەت براو خوشکەکانم کە لێمان تێک چوو هەدەف و غایەمان پاش و پێش خست من ئەو کاتە دێم ناشەریعەکەم وەڵێم با ئیسلام سەرکەوێت تاوانەکەم با ئیسلام سەرکەوێت ئیقراری جاری وایە شرکەکەم ئەڵێم با دەنگەکەی نەدۆڕێنم ئێمە هەول پێغەمبەرانە بێ حیکمەت نەبووە کە کەس شوێنیان نەکەوتووە حەکیم بوون بە موعجیزە مواجهی خەڵکیان کردووە کابوو ئێمە هەدەفمان ئەوەیە تعبید الناس لربهم خەڵکی خوا بپەرستێت ئەمەیان لە لای خوایە ئەگەر هیدایەت لە لای بەشەر بوایە پێغەمبەر ئیبراهیم سەڵات و سەلامی خوا لەسەر بەیدا بە باوکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیدا بە ئەبوو طالب کاتێ لە فەتحی مەکە باوکی ئیمامی ئەبوبەکر ئیمان ئەهێنێت ئیمامی ئەبوبەکر بێتە گریانەوە زۆر لیان سەیرە باوکی ئیمانی هێناوە دەستی لەناو دەستی مبارەکی ڕەسوڵ اللهە صلی الله عليه وسلم تیان بۆ ئەگریتی وەڵڵاهی پێم خۆش بوو دەستی ئەبوو طالب لەناو دەستی پێغەمبەر بووە ئیمانی بهێنایە لە جای دەستی باوکم کابوو چەند خۆشە باوکت ئیمان بێنێ بەڵام ئەم خۆشیەی خۆی پێی خۆش بوو دڵی پێغەمبەر بەو خۆشتر ئەبوو دڵی خۆش بوو خۆشیەکەی پێغەمبەر پێش خۆشیەکەی خۆی بخات صلی الله عليه وسلم کابوو ئێمە لێرە برا خوشکانم مەبەستم لەوەیە هیدایەت ئەگەر لای بەشەر وایە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیدا بە مامی زۆر دیفاعیشی لەم ئیسلامە کرد چونکە بۆ خوا نەبووە خوای گەورە لێی وەرناگرێت هەروەها کوڕی پێغەمبەر نوح ئەویش هەڵەیەکی کە ئەم بابەتەوتم زۆر هەڵەگرێ هەڵەیەکی کە من لە زۆر کۆڕۆشتە پیانوت و مامۆستا ئێمە گلەی لە کوڕ و کچمان بۆ بکەین کوڕی پێغەمبەر نوح کافر بووە پێغەمبەر نوح سەڵات و سەلامی خوای لەسەر بێ شەو و ڕۆژ لەیلەن و نەهارا سڕەن و جەهرە بانگی خەڵکی کردووە بەس من ئەدەم بەلای کوڕەکەمە تەماشا ئەکەم تەماشای کەناڵێکی خراپەکە تەماشاکەم فەیسبووکەکەشتی خراپی تایە بەیانیان نایبم بۆ مزگەوت لە کچەکەم ناپرسم لە زان کۆ چی ئەکات چی لەبەر ئەکا هاوڕێیەتی کی ئەکا مامۆستایەکی باشم بۆ هەڵ نەبژارنە دەرزی پێ بڵێتەوە لەگەڵ خۆمە نایبم بۆ دەرز و دەور و مزگەوت دوایی ئەمەیە کوڕەکەم لەم ڕۆژگارە کە پڕ لە تەڵە و پیلانە بۆ مسڵمانان ئەمێ وەڵا بڵێم کوڕەکەم باش نەبوو وەڵا خەتای من نییە ئەوە ئەسڵەن هەڵەیەکی گەورەی ئەو نمونە بێنینەوە باسی کوڕی خۆمان لەگەڵ کوڕی پێغەمبەر نوح بکەین من ئەگەر مقصر نەبووم لە ئەدەبم لە ئەخلاقم لە ئوسلوبم لە حورمەتم بۆ کوڕەکەم لە ڕێزلێگرتن لە بەزەی هاتنم بە کچەکەمە دەستێنانە سەریە هەست بە هاوڕێیەتی و باوکایەتی و مامۆسایی بکە لە ماڵە قورئان خوێندنە ببینێت دوعام ببینێت تاوان نەبینێت تووڕەیەکی نابەجێ غەیبەتێک تەماشاکردنی کەناڵێکی خراپ ئەم شتانە نەبینێ و ئیسلامی لە من ببینێ ئەم کاتە بڵێم قەینا هیدایەت لە لای خوایە ئەو کاتە حقیقەت هیدایەت لە لای خوای ئینکار ناکرێت کابوو ئێمە هەدەفی نزیکمان براو خوشکەکانمان ئەبێ بۆ ئەمە بژین خوا بۆ ئەمەی دروست کردوین تعبید الناس لربهم وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ئێمە جن و ئینس لەسەر عەزە تەنها بۆ عیبادەت خوا هێناوێتی ئەبوون بەڵام عیبادەتیش بە مانە شاملەکەی مانە شاملەکەی چییە اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه والله هەندێ فەرمودەی ئێمە هەیە براو خوشکەکانم هەر تەنها بەس عەمەلی پێ بکەین وەکو خۆی بیگەێنین هەر خەڵکی لە فەرمودەکەیە گەورەی ئیسلام و ئەوەیشی کە بتوانێت ئیدارەی خەڵکی بکە مسڵمانانن پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری لێکەنەی پێغەمبەری خوا باشترین عەمەل چییە ئەی پێغەمبەری خوا باشترین کەس چییە فەرمی ئەنفعهم للناس نافەرمێ للمؤمنین اینجا نمونە دێنێتەوە لە ناو نمونەکان چی نمونە دێنێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ئەم قسە خۆی بۆ جەنەها وتار ئەشێت پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم والله من پێم خۆشە لە حاجەتی برایەکمە ڕێ بکەم باشترە لە لام لە یەک مانگ ئیعتیکاف لە مزگەوتەکەی خۆم کەوا بوو تۆی خوشکێکی مسلمان یارمەتی خوشکێک دەدەی
یارمەتی خوشکێکە نەخۆشە نەبووە دڵی خۆشەکەی لە کێشەیەکە برایەک بە هەمان شێوە اینجا ئێگەر باش و گەورەی وڵات وا بێت هەوڵەدار لەبەر ئەوەی ڕێضای خوا بەدەست بێنێ نەفعی بۆ خەڵکی زۆر بێت هەر کەسێک بووی کەوا بوو تۆ هاتووی بەشێک لە عیبادەتی ئەمە بەشێکی گەورە یەک مانگ لێ بڕێی بۆ ئیعتیکاف لە مزگەوتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەو خێری کامیان باشترە ئەوەی کە تۆ یارمەتی خەڵک بدەیت پێویستی خەڵک جێبەجێ بکەیت کەوا بوو ئەمە عیبادەتە اسم جامع لكل ما يحب الله ويرضاه